مانگی ڕەمەزان مانگی نۆڤێمبەر لە ڕۆژمێری کۆتیدا ئەم مانگە تایبەتمەندی جیاوازی هەیە لەلایەن مسلمانان لە مانگەکانی تر. لەم مانگەیەکەمین ئاياتی قورئان دابەزیوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوی قەدر اقرأ باسم ربك الذي خلق. ڕەمەزان فێرمان دەکات لێبوردەبی نابێت شەڕ بکەین ناکۆکی لەگەڵ کەسەکاندا ئەنجام بدەین. بەدیهێنانی یەکسانی لەم مانگەدا کەسە دەوڵەمەندەکان هەست بە حاڵی هەژارەکان دەکەن. مانگی ڕۆژوگرتنەوە مسلمانان لەم ڕۆژەدا بە ڕۆژوو دەبێت خواردن و خواردنەوە لە بانگی بەیانی تا خۆرئاوا بوو. لە گەورەی مانگی ڕەمەزان دەرگای بەهەش دەکرێتەوە داخستنی دەرگای دۆزەخ. دەستخۆش لە ئێوارانی ڕەمەزان خواردن دەگۆڕنە لەگەڵ دراوچەکانمان. ڕەمەزان فێرمان دەکات ببەخشین بە و زەکات و یارمەتیدانی ئەو ماڵانەی کە پێویستیان بە ئێمە و کەم دەدەست. ڕۆژوگرتن یارمەتی پاکردنەوەی جەستە دەدات لە مادە ژەهراویەکان. لە مانگی ڕەمەزاندا نابێت بەس بە مەعدە بە ڕۆژم دەبێت بە دەم و بە چاو بە دەستیش بە ڕۆژی بێت. لە مانگی ڕەمەزاناندا دەبی لێبوردە بین و شەڕ و ئاژاوە دروست نەکەین.